جبوانو شيرز غريب كان أبرزو داري باني أبوانو شيرز غريب كان أبرزو داري باني خوابدي باكر مي وغريب كان سيدك وتاني كولا قالين هنير وتكياب تختو فتريدر شيان وسرهوياب هشمز هويا اوه هم ساليان نجيب چشميدر جنين وعريان جان ونسنار هرسين بساران نير وسرز قواد وفايقلان سورة فيت فين دجنو پاولنگان قلاي شيران وويني هلوخان ئیدیم دێ وەزنا و جۆڵان دێ مەکان سەر و ماو چەنی دەگای فەقیەکان دەڵە مەرز و زۆم ئەسپەرێز ماوە دەشتە قەڵبێ چۆڵ جەرگمەشکاوە دەگاو عالما و ژۆنی هەواری مەسکەن و مەواخر و ڕواری دەل مەکانەکەی پەنجەڕەنگینم چەمچە نەخشینا هێشور نشینم دەگاگا ڕاگە و گەشت و سێرانی ڕوو بە هەوارە بووک و مارانی أنا بعرفك وأشوف ضلالي غير من بصرك وأقول خالاتي ذكر من وصرك وأقول خالاتي طيبي وفانا بك يا وما كنا كريم طيبي وفانا بك وما كنا كريم طي أنا بعدك وأشوف ضلالي غير من بصرك وأقول لك خالاتي ذكر من وصرك وأقول لك خالاتي
الاختاراتي ذكر من والطريق والاختاراتي ذاك الهوى واوين والجميل أقربي نشيب يا فاشي واشتريد أقربي نشيب يا شي واشتريد زي أنا بعدك واشوف ضلالي غير من بصري والاختاراتي ذكر من وصري والاختاراتي 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 أنا بعرك واشوف ضلالي غير من بصري والاختاراتي ذكر من وصري والاختاراتي مێژوو نووسایی هەورامانی گێڵەوە پێی زەمان و پێشدادێکە پاسە بەڵگە مێژوویەکەی ماچە بیەی تاریخی سەختکردەی گێڵناوە پێی بەهمن و کوڕ و ئەسفەندیاری یانێ مێژوو هەورامانی 11 قەرنێ بەڵێ جاغا بێ مەسیحی و زەمان و دەسەڵەتدەری بابلیەکە بێ چی زەمانانە خەت و نووسیەی کوردەکە و هەورامیەکە پیتە ماسی مراتیەکێ بێ قەرن و یەرێ بەڵێ جاغا بێ مەسیحی ئەسکەندەری مەقدونی هێرششکردن سەر و ئێرانی و کوردستان تەنیا یاگەیەکی نەتاوان گێرۆش هەورامان بێن و بەشێوجە باکوور و ئێران ڕاز و بەیازی کە وەختی وێژ نوویسی لە پێسە شین و خەستەوی و شین و فەرهادی و پێسە هەر پاسە واسمێ ڕاز و نیازەکە تەری کەفر ڕاز و ڕاز و نیازیانی کە بە شێوەزاری هەورامی نوویسێنە ئینە زمانەکەش ئامادەکردن کە ئامادە بوو پێی ئینەی هەر فکرێک تۆ لە هەر وێوە فکر کەریەوە دەڕوو سیاسیۆ فکر کەریەوە دەڕوو کۆمەڵاتۆ فکر کەریەوە دەڕوو شعر و ئەدەبیاتۆ فکر کەری زمانەکە حازنە پێسە ئەداتێک کە تۆ بەکارش بێنی و نەمەنیرە ئینە ناحی زمانی زمانی هەورامی زمانی ئامادە بیەن پەی بەکار ئاردەیش پەی ئاروی ئیسە فر زاراوی هەنێ کە بەکار مەیادجە بارەی سیاسینە دەڕووی سیاسی و پەی ئارۆ
فراتر شێوەکی فکەنی و زارێکی زاراوەی هەورامینی بەکارمەیە کە پاسە بۆ شێوەزاری هەورامی چەنی لەس کە ویش هەر پێسەنە یوزە شێوەزارەکان تەری کوردی بەڵام ئا شێوەزارە چونکە لە کۆن و بەکار ئامان لەزێک فرە بوارێەوە فرەتەر ئامادە تەراپی بەکار ئاردەی و پێی جە بوارەکانە کە ئار و ئێمە پێویست پەناهن و بەکار شاپارمێ دەسەوەش بوو مامۆستا گەڵمەوە پێی مێژووی بە بەرچەمگرتەی جۆغرافیای کۆسانی هەورامانی و کوردستانی بێ مرۆڤی جەنابڵ بێ مرۆڤیش منتەقە هەورامانی کوردستانیانە پێچنی یاگاش گەڵنیەوە یەکەم جار کوردستانەنە یعنی بە پۆش ئەرزایی جەنابیل پێچن ساڵە شێوەڵی گێڵەوە بێ مرۆڤی جە کوردستانەنە و ژیڤەی شارستانیانە بەم وەسەر مێژوو شارستانێت و نەتەوە کوردی والله ئینە پرسیارێ فرە قورسەنە و ئینە ئەشم یۆ چی سێوا فرە تۆژینەوە کەڕ و فرە فکرێ کەرەوە ورد بەوە تاو وەرامێ چانە بووە کە ئیسانی دڵنیاکەڕ و جەبارە و بێی مرۆڤی جە کوردستانەنە و جە هەورامانە بە تایبەتی من ئەجوم هەر جە کۆنەوە مرۆڤی کورد جە هەورامانە نەژیوان و پێستە نەبوو جە وڵاتەوە تەری ئامان بڵە خۆ دیارە سەرەتا و مێژووی بێی ئادەمی زادی هەڵبەتە جیاگەێنە بێنویتە پەرت و بڵاو بێن و ئامانە بڵم من ئەزوم کورد وەڵێ هێنینە وەڵێ میلادینە و وەڵێ زرادەشیش و وەڵێ میدیەکایش و وەڵێ فرەهینەکار کەس کورد جەیسی وڵاتەنە هەر ژیوان هەندێک کەسی هەندێک پێسە دکتۆر مۆلی هەرماچا وەخت و وێش ئادەمی زاد جەشکەوتەکە هەزار میردی و هەشکەوتەکە لە ڕوانزی و چاگەوە بەش ئادەمی زاد بڵاوەشکردن و پرت و بڵاو بێن هەر ئی کووردە ئیسە کە هەن چی وڵاتی وێشەنە جنەوە و ئادەمزاد نایدرتاڵین کە چا ئەشکەوتانە ژیوان کە پاسە بوو بیەی کوردی جە وڵاتی وێشەنە هەرجە کۆنەوە بێن جە هەورامانی سەنە ئیسە بەڵگی هەنی ئیشارەی هەنی کەش جە شێوەزارەکە هۆرامانە بەرگنا کە ئی شێوەزارە گێڵۆوە پەی کۆنتری زەمانی مەسا پێی وەڵێ ئاوێستای کە ئاوێستا 700 ساڵێ وەڵێ میلادینە زرادەشت بیەن زەرادین و زەرادەشتی ناوچە هۆرامانە سەقامگیری بیەن هەتاوەکو فتوحاتی ئیسلامی ئامان ئی واچمەنێک پەراوێستە ئی دوورۆ کۆتەیە ئی دیالکتی یاخود شێوەزاری دیالکت و گۆرانی شێوەزاری هۆرامی ئارو دروست نەبیان هەر سەردە موستەفای و عوسمانیم تاوە وڵتەری جواچوو بەهۆ ئی سیاستمەدارا یاخود بەهۆ وەسعی سیاسی کوردستانی بە شێوی گشتی ئی پی جۆرە ئامان وەرەوە بەمانە چێشی بەمانە هەر جەنگی و بێ بوو چا جەنگا یەکەم باچمە شێوەزار یاخود یو چا شێوەزارەکە زەرەرش نەکەوتە چا دیالکتی هۆرامیە کە پنەژ ماچۆ پەڵەی جوگرافی بە چشی ماچۆ پانەیە ماچۆ کە هەریۆ چی دیالکتا یاخود چی شێوەزارە قسەکەدا کۆتن ناوچی و جەناوچەکە بس جنابی دواتت بشما کۆتن تورکیا دەرسی موزازە ئەنا بەشەما ئینامێ ئێران بەشەما ئینامێ مووسڵ بەشەما ئینامێ کەرکک زەنگەنە و باجەڵان و کێکە بەشەما کۆتێنمێ لوبنان یعنی ئینە پەڵەی جوگرافی شاماچۆ کە دووری کۆتینمە مەسەلە سیاسێکی یاخود ئی جەنگ و بەزمە کە چی ناوچەنە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەنە بێن بە شێوی گشتی یەکەم زەرەرمەند کە چنەش کۆتە بە شێوە دیالکتی گۆرانە بە دەرەجە یەکەم ئەنجا دیالکتێکی تەری چکە وتام زاندی دابشکردۆ زاری یا زمانی دوێ ڕێهێنە یا سەر و جوگرافیای دابەششکەری یا سەر و قسە نەکردای بەداخۆی مەمە تامە سەر و جوگرافیای دابەششکردن چکە فرەفرە بەشی بێنمێ ئەنە کە هەماتەن هەم تامە جەڕوو قسە پەرکراشەوە دیالکتیە دابشکردمە یاخود بارمجارێتەر کوشاکەرمە چکە ئامانجمە ئانەنە بە شێوی گشتی ئێمە ئی ماچۆگویا یاخود ئی خەزێنە فەرهەنگە دەوڵەمەندەی کە شێوەزاری هۆرامی یاخود دیالکتی گۆرانی هەنش
جارێ وتەر خزمەتشکەرمێ بە جۆرێ وتەر بەرمەشە دێ خەڵکی و خەڵک هەرچۆنە وش فرە ئەژناسیان پرسەماچ و قووەتی ئەمە گۆرەش هەندیا لێکتی هۆرامی ڕەنگە پێویستش فرەپانەیە نەبوو بەڵام ئێمە چنانەچە گەرەکمانانەوەی تازە بە جۆرێتەر بەلانی کەمەوە ئی زمانە ئی دیالکتەکە هەنما خەڵک جەدەست نەشۆپینەیە ئەگەر پاسە بلو 50 ساڵتر کەسمەوە پی دیالکتی قسەکەڕ چوار ئاسەوارە مێژوویەکە و هەورامانی دووهەم سکۆ ئادادی ڕەنگە یۆجە گرنگترین و خاسترین هەرمانە مێژوویەکە و مێژوو کوردستانی جەسەراون و سەدە و ویسێنە ئەوە یۆزیەی ئاسەوارە مێژوویەکە و هەورامانی و قەباڵە مێژوویەکە بە کە وەڵێ جەڵابیە مەسیحی یان نێو بین و 88 تا 500 ساڵە مەکتوب کریێنێ ئاسەواری تەر کە جە هەورامانە نەیۆزیانەوە کە جیاوازیوی فرەش هەنچنی ئاسوارە مێژوویەکە و ئەوە یۆزیەکە و ئێرانی سکێوەنە کە سەرشەوە یان تەموەشەوە وێنە و ژەنێوەن و پەشتیشەوە نووسیان ئادات ئاشکران کە سکێ دێونە هەرمان و دەسەڵاتدارا بێنە جە درێژەی مێژووێنە بە پۆ نوویسەی مێژوو ئژناسەکە ئیسکێ چەند ڕاستیەوە پێبەرزۆ ئادی دەسەڵاتداری ژەنی بێن بە نام و ئادادی کە ئی وشێ جە ئارۆ قسەکردەی هۆرامانێنە بێنە بە ئەڵا و پەیما بەرزۆ کە ژەنی جە کوردستانە چنە پیرۆزە بێنە و چە دەسەڵاتی وش بێن سەرنجیشما پێیانەیە هورگەڵنەوە کە ڕەنگە ڕێخە فیمینیستیەکە و باوەڕ بە ژەنێ و باوەڕ بە دەسەڵات و قودرەت و حیا و حرمەت و ژەنێ مەبۆجە ئوروپا و ئەمریکا نەشۆنی شەرە گەڵمێ مشۆجە کوردستانە و هەورامانە گێڵمەشپەی Yeah.
طبعا ئێمە ئەگەر بە مێژوودا بچینەوە بۆ نمونە کۆنترین دەقیە کە باس لە گۆرانی کردبێ شەرفخانی بەدلیسیە گاڵێ کوردەکان لە ڕووی ئاخاوتن و لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتی و لەگەڵ هەندێک جیاوازی زماندا 4 بەشن لەوانە بڵین گۆران کرمانج لۆر کەڵۆر طبعا گۆرانیش بەو پێی کە ناوچەیەکی پان و بەرین ئەگرێتەوە ئێمە ئەگەر بێت و لە ڕووی شارستانیەت و لە ڕووی زمانەوە ئەتوانین بڵین هەم دێرینترین یا کۆنترین ناوچەیە کە شارستانیتی تێدا بژاوەتەوە و هەروەها ئەتوانین لە ڕووی مێژووی زمانیشەوە دیالێکتی گۆران یا بەشە هەورامیەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی زۆر کۆن هەر بۆ نمونە لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی پەخشان و شعرەوە دەبین کۆنترین دەقەوە دەقەی سەرنجامەکە زیاتر بەشێکی زۆریان دەقی ئاینین و هەروها ڕنگدانەوەی بواری کۆمەڵایەت و پەیوەندی کۆمەڵایەتیشی تێدایە و لە ڕووی با بڵێن جوگرافیا و بەو پێی کە ناوچەیەکی شاخاویە ناوچەیەکە خەڵکەکەی هەمیشە پشتی بە خۆی بەستووە لە ڕووی وەدەستێنانی باری ئابووری خۆی بۆ نمونە لە ڕووی پیشەسازیەوە ئەبینین هەر لە کۆنەوە هەورامان هەموو ئەو کەلوپەلو یا ئەو کەرەسە و پێویستیانەی خۆی بەدەستی خۆی ئامادە کردووە پێویستی بە هیچ لایەنێکی تر نەبێ یا شت لە شوێنی ترەوە بێن و بیکڕن بەکاربێنە هەمووی دەستکردی خۆیانن هەر لە جلوبەرگەوە هەر لە کەرەسەی کشت و کاڵیەوە هەر لە کەرەسەی باغداریەوە ئەمە ئەوە ئەگەیێنێ کە باڵێن لە مێژوویەکی دێریندا ناوچەیەکی شارستانیەت بووە و بەردەوامی خۆی داوە و لە ڕووی زمانیشەوە توانیوێتی ئەو ڕەسەنایەتی زمانە بپارێزیە و کاریگەری زمانەکانی تری ئەوەندە لەسەر نەبێ ئەگەر بێت و ئێمە بەراوردی پێین لەگەڵ دیالێکتەکانی تر هەر بۆ نمونە کرمانجی سەرۆ دەبینین کاریگەریەکی زۆری زمانی عەرەبی یا زمانی تورکی لەسەرا یاخود با بڵێن کوردی کرمانجی نێوەڕاستیش بە هەمان شێوە بەڵام ئەشێت توەزێ کەمترێ بەڵام لە هەورامانە ئەو سیما تایبەتیە هەیە کە لە ڕووی دەنگ و لە ڕووی داڕشتن و لە ڕووی فۆنۆلۆژیەوە هەر وشێک لەو شانە چوو بێتە نێو دیالێکتەکەەوە توانیوێتی کاریگەری فۆنۆلۆژی خۆی لەسەر دابنیە و وای لێ بکە کە وشەکانی وشەی زمانەکانی تر نەناسرێنەوە ئەمە بۆ خۆی ڕەسەناتی و بەهێزی و بە پێزی و ئاوازەداری زمانەکە دەرئەخاوە تا ئێستاش ئەگەر بێت و ئێمە بمانەوێ ئەو زمانە ستانداردەی مەبەستمانە یا بمانەوێ بتوانین کللتور و کەلەپور و یاخزمانی ئاخاوتنی خۆمان بە پێستر و ببوژێنەوە ئەبێ پشت بە دیالێکتی گۆران بە تایبەتی بەشە هاورامەکەی ببەسین چونکە ڕەسەنایەتی خۆی لە دەست نەداوە کاریگەری زمانانی تری ئەوەندە لەسەر نیە تەنانەت بەو پێی ئەگەر بێت و بڵین تەماسە لەگەڵ ناوچەکانی فارسا یاخود لەگەڵ فارسیدا هەر زۆرێک لە وشە فارسیەکان کە هاتوونەتە نێوێەوە خستوێ دەژێر کاریگەری فۆنۆلۆژی خۆیەوە و ئێستا فارسەکان نایەن ناسنەوە یا ئەلەو دەقانەی کە هەن ئەتوانم بڵێن بەشێک لە شاعیرانی فارس سوود و کەڵکیان لەو لەهجە هەورامیە وەرگرتووە یا لەو لەهجەی گۆران وەرگرتووە هەم لە ڕووی ئاخاوتنەوە هەم لە ڕووی دارشتنی شعریەوە خەڵک و هەورامانی بە یەرە ئۆنسرێ ئاوی و خاکی و ئاوری باوەڕشابێن بڕێ و یاگەیچما هەنێ ڕەنگە سەلمنەی ئیقسێ تەوتر کراوە پسە کە لەبەر و داڵا و داڵان یانێ و هەورامیەکەی مەردەکاشە نەسراونێنێ بەردێنشە سەر و کەمەری و یاگێوە بەرزە و چاگە دێنشە واردە و باڵندا و حیوانات یوترجە خاڵەکاکی مشۆ ئێشارش پەنەکەرمێ هێرش و سپە و سلوکیەکان پێی کوردستانی و ئێرانی ئاوێچێ پسە هەر لەشکەری وی هێرشکەری شۆنەوە کوشتێ و بڕیەی خەڵکی یانێ و یەرێ قڕنێ بەڵێ جەڵابیە مەسیحی هێرشی فەرەنگیشە گرتنە نەڤەر پێی کوردستانی یەکەم سۆچنێ و ئایردەی ئاتشکەکە و کتێبە و ئاسەوارە مێژوویەکە دووهەم هاندە و مەجبورکردەی خەڵکی پەی پرێسەی بوت و ئیلاهەکاشە ئەگەرچی نیشانەهایەوێ کەمێ هەنێ پەی پرێسەی ئیلاهە و بوتەکە جەهەورامانە بەڵام یاگێوەکی یاگۆ ژماریێنە ڕۆخانە و بڵیا و وشۆ بڵێنە وشۆ بڵی لا یونانیەکاوە بەمانە و ئیلاهە و ئاوێمێ یعنی خۆ و ئاوەکە ڕۆخانە و بڵی یۆجە پاکترین و گۆرەترین ئاو و چەمەکە و جیهانیا و گولانەترین ڕۆخانە و جیهانی ئامانە ئەژمار ئەگەرچی ئارۆ بەهۆ دەسەڵاتی دڕدۆنگیەوە خەریکە وێران بوو
رفيق نكنا نبوه لحميت وحوته والله نكنا نبوه من شيش ودابوه ديان برضي ونفاتوه جاي صفان برياني لشاكي سنة لبويكي وهاري فرازي باقر بزانا بويكي وهاري ديان باقر بزانا جاي ثربة من شي لبواني بهاري رفيقاني بكرازيش كذني يمدياني للرفيقان والله كذني يمدياني لزاي أخوة وهانا معوه لكذكرني لضليك على بشاق فعزيز وكي من غامين ضلكي على بشاق والله ضلكي من غامين لزاي باشر أذوانو لبيرزو تربني رضا كرمي فرازي سير وطني الرؤية ويكتو أتي نشتجي بيت كوتشر نبيت چونکە ئێمە لە کووردا زۆر جار ئەو تانیان لە کووردا کە کورد کۆچەری نەبووە کورد کوێستان و گەرمیانی کردووە لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی کە ئەوەی کە وەرز ئەوەی کە سروشت پێی بەخشووە لێ توانوێتی این بکە ئێمە نەتەوەی ترمان هەیە کۆچەر عەرەب کۆچەر بووە بەڵام کورد کۆچەر نەبووە بەڵام ئێمە گەرمیان و کوێستانمان کردووە بۆی ئێمە پاژماوەی زۆر کۆمان هەیە کە پێمانەڵێ لەوێ ژیان هەبوو و خاڵێکی تریش وەڵا بیرم کەوتەوە کە لە کۆمەڵێ پاژماوە دۆزراوەتەوە لە هەورامان ڕەنگی تایە ئەمەش خۆی لە خۆیان پێمانەڵێ بەشێک لەو ڕەنگانە لە هەورامان نەبووە دیارە خەڵکی هەورامان بازرگانیان کردووە لەگەڵ شوێنی ترا لەگەڵ ناوچی ترا بۆی ئەو ڕەنگانە بێن ئەو دەفرانی کە هەیەنەوە نەخشاندویانە ڕەنگیان پیا کردووە ئەمە چ لە ڕووی جوانکاری و سەلیقەی ئەو کەسانە بۆی ئەو دەفرانی ئێمە لە ماڵە بەکارین جوان بێ ڕەنگی هەبێ ئەو تەمان وەکو مێژوش قۆناغێکی مێژووی بڕیوە هەر ئەوە نیە تۆ لە دەفری بەردین و لە سەردەمی بەردی نابی چۆت ئەوەی کە دەفرە هەبێت و ڕەنگی بکەی چ لە ڕووی ئەوەی کە ئەمە بازرگانی کردووە ئەم ڕەنگە لە لای خۆی نییە بازرگانی کردو چونکە ئێمە زانین ڕەنگی سوور بۆ نمونە لە لای ئارامەکان بووە لە نزیکی دەریای ناوەڕاست یعنی ئەمان چوون لێوە ئەو ڕەنگیان هێناوە بۆی یعنی ئەو پاژماوانی کە دۆزراونەوە چ وەکو کەلوپەل چ وەکو ئەو پەیکەرانی کە لە ناوچەی هەورامانە هەیە چ وەکو ئەو دەقە نووسراوەکان چ وەکو قەواڵە گرنگەکانی هەورامان کە باەخێکی زۆر زۆریانە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی ئەو مامەڵە ئابووریانی کە لەوێ کراوە چ ژیانی ئەو کاتە پێمانەڵە ئەو کاتە هەورامان پێگەیەکی ئابووری گرنگە بۆ ئەڵگۆڕ چکە تۆ کاتێ دەقەیەکی ئابووری ئەدۆزیتەوە کڕین و فرۆشتنی تاکرابێ کە ئەو ناوچێ بازرگانی بێ گینا لە شوێنێکی چەپەک و لا دوورە ئەو شتانە نادۆزیتەوە بۆی هەموو ئەو شتە یەک لە دوایەکان هەموو ئەو نووسینانە و ئەم دراسانی دواتریش پێمانەڵێ هەورامان زۆر دەوڵەمەندە بەڵام دراسەکانی ئێمە کەمن لێکۆڵینەوەکانی ئێمە کەمن بەتابەتی لێکۆڵینەوەیکی ئەکادیمی زۆر بەهێز و بەتابەتی تریش لە ڕووی شوێنەوارەوە چکە لە ڕووی شوێنەوارەوە پێویستی بە ئیمکانێتێکی ئابووری زۆر تایبەت هەیە تۆ زۆر شوێنە بگەڕێیت و بە زۆر وردی ئەو ناوچانە هەڵبکەنیت و هەڵی پۆلیت و کەسی پسپۆرت بێ ئەو دەقان و بۆ بخوێنێتەوانێ بۆیە هەورامان ناوچێکی زۆر دەوڵەمەندە دیسان هاوراوە گیانەی نووساوانیە دیسان هاوراوە گیانەی نووساوانیە بالمیوێ سەیران لە گیان بەیک و ساوانیە بالمیوێ سەیران لە گیان بەرز و داوڵاوانیە هیپەی کەسیوە
خاصة ينكسو صاول اللي شنيدوس كيرو يا سيدي إيغورا اللي شنيدوس كيرو يا سيدي إيغورا اللي يقول